شارەیەکی گرنگی استراتیجی بازرگانی لە هەولێری پایتەخت ئامادەیە بۆکردنەوە. شەقامەکە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان هاوشێوەی نییە. قۆناغی یەکەمی بە درێژایی 10 کیلۆمەتر بە باشترین کوالەتی و ستانداردە جیهانیەکان تەواو بووە. بەکردنەوەی ئەم شەقامە هەم جەنجاڵیەکانی ناو هەولێری پایتەخت کەم دەکاتەوە، هەمیش لە ڕووی جوڵە بازرگانیەکانەوە هەرێمی کوردستان دەباتە قۆناغێکی نوێوە. هەنگاوەکان بۆ ئاوادانکردنەوەی هەرێمی کوردستان لە کابینەی نوێیەم زوو دەستی پێکرد. تەواوکردنی پرۆژەکان و ئاسانکاری بۆ کۆمپانیا ناوخۆیەکان لە کارە هەرە لە پێشینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوو. شەقامی 150 مەتری دیارترین ئەو پرۆژە استراتیجیانەیە کە لەژێر چاودێری حکوومەت و وەزارەتی پەیوەندیداردا لە ماوەی دیاریکراوی خۆی. هەنگاوەکان بۆ ئاوادانکردنەوەی هەرێمی کوردستان لە کابینەی نوێیەم زوو دەستی پێکرد. تەواوکردنی پرۆژەکان و ئاسانکاری بۆ کۆمپانیا ناوخۆیەکان لە کارە هەرە لە پێشینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوو. شەقامی 150 مەتری دیارترین ئەو پرۆژە استراتیجیانەیە کە لەژێر چاودێری حکوومەت و وەزارەتی پەیوەندیداردا کەمتر لە ماوەی دیاریکراوی خۆیدا تەواو کرا. بەکردنەوەی ئەم شەقامە هەرێمی کوردستان دەکاتە خاوەن شارەیەکی تاقانەی استراتیجی گرنگ لە ناوچەکەدا. کاگەمیر با لە دیزایانی پرۆژەکەەوە دەست پێ بکەین. ئەمە دیزاینەکەی لەلایەن کێوە دانراوە، مەسەلەن شێواز و لە ڕووی ستانداردیەوە شەقامی 150 مەتری چییە؟ شەقامی 150 مەتری شەقامەکی بازنەی خێرایە بە چواردەورەی شاری هەولێر لە دوو شەقامی سەرەکی پێک دێت کە پانی هەر ئاراستەیەک 19 مەتر و نیوە، واتە 5 ڕێڕەو بۆ هەر ئاراستەیەک، چواریان بۆ هاتوچۆی ئۆتۆمبیل و یەک ڕێڕەو بۆ ڕێڕەوی فریاگوزاریە. دوو شەقامی خزمەتگوزاری لە خۆ دەگرێت لە هەر لایەک، لە لای ڕاست و لە لای چەپ. شەقامە خزمەتگوزاریەکان جیاوازی هەیە لە دیزایانی ئێستا، پانیەکەی 24 مەترە بەو شێوەیە کە بە دوو ئاراستە بۆ هەر شەقامێک، واتە دوو ئاراستە دوو ڕێڕەو چوون، دوو ڕێڕەو هاتن و جیاکراوەتەوە بە جەزرەی وەسەتی نێوان دوو شەقامەکە. گشت پێکهاتەکانی تری ڕێگا لە خۆ دەگرێت وەک پردەکانی سوڕانەوە، واتە سوڕانەوە لەو شەقامە خێرایە بە شێوەی پر دەبێت. لە وەرزی زستانە بەشێک لە شەقامەکانی هەرێمی کوردستان دەبینین بەهۆی بارانبارینەوە، بە تایبەتی لە وەرزە ساردەکاندا دەبینین لافا و ئاوێکی زۆر لەسەر شەقامەکان دەوەستێت. لە سەر شەقامی 150 مەتری ڕەچاوی ئەمانە کراوە؟ بەڵێ، لە شەقامی 150 مەتری و هەروەها بە هەماشێوە لە شەقامی 120 مەتریش دیزایانی ئاوەڕۆی شەقامەکە بەو شێوەیە دروست کراوەکەوە سیستەمی ئاوەڕۆکە لە دەروەی شەقامەکە بێ، واتە لە هیچ حالەتێکدا ئاو ناوەسێ لەسەر شەقامەکە و بۆ ئیشی مێنتەنەنس، بۆ ئیشی سیانەکردنیش زۆر ئاسان دەبێت. سیستەمەکەی جیاوازە، بەتەکید لە دیزایانی پرۆژەکە ڕەچاوی ئەوە کراوە بە هیچ شێوەیەک ئاو لەسەر جادە ناوەستێ. ئەو مەواد و کەلوپەلانەی لە شەقامەکەیە بەکار هاتووە، چ لە بەر، چ لە خۆڵ، چ لە ستونی کارەبا، چ لە کێبڵات، لە ڕووی کوالەتیەوە چۆنە؟ یان چۆن لە شتێکی بازرگانی بۆ ماوەیەکی کاتێ یاخود ماوەیەکی درێژخایەنە ئەم کەلوپەلانە زەمانی خۆیان لەگەڵایە؟ بەڵێ، هەموو ئەو کەلوپەلانەی کە لە پرۆژەکە بەکارهاتەوە بەتەکید بە گوێرەی مواسەفاتی پرۆژەکە کە لەسەر دوو بنەمای دوو مواسەفاتی ڕێگاوبانی عراقی و مواسەفاتی ئاشتۆی ئەمریکی تێدا بەکارهاتووە. هەموو ئەو ماوادانەی کە بەکاردێن پشکنینی تایبەتی بۆ دەکرێت پێش ئەوەی کە بەکار بێ، و ئەو کەرستانش کە بەکارهاتوو لە پرۆژەکە بەڕاستی زۆربەی هەرە زۆری کەرستەی ناو هەرێمی کوردستانن، واتە مەوادی خۆمان و ئەوەش زۆر گرنگە، چونکە ئەو پارەیە کە لەو پرۆژەیە بەکاردێ ناچێتە دەرەوە. تەنها چەند بڕگەیەکی بچووک نەبی وەکو بیرێنگ پادی پردەکان و هەروەها هەندێک هاندڕێل و گادڕێل و ئەوانە ئەگەر لە دەرۆبێ گشت مەوادەکانی تر بە جێرەی مواسەفاتی پرۆژەکە و بە جێرەی عمری تەسمیمی پرۆژەکە کە بۆ ماوەی 20 ساڵە حسابی بۆ کراوە. بینیمان کە شەقامی 120 مەتری جەنجاڵێکی زۆری لە هەولێری پایتەخت کەم کردەوە. ئایا بە تەواوبوونی شەقامی 150 مەتری کاریگەری دەبێت لە سەرکەمکردنەوەی جەنجاڵی لە شەقامەکانی شاردا؟ بەتەکید جوولەی بارهەڵگرەکان دەگوازێتەوە بۆ سەر شەقامی 150 مەتری، واوەش وا دەکات کە
قەڵەباڵگەکی زۆر لەسەر شقامی 120 مەتری هەڵبگرێت و ئاسان کاریش دەکا بۆ هاتوچۆ لە ناوچەیەک بۆ ناوچەیەک ئەو ناوچە نیشتەجیانی کە دەکەونە نێوان شقامی 150 و 120 مەتری. کارکردن لە پرۆژە خزمەتگوزاریەکان بە تایبەتیش ڕێگاوبان و ئاو ئاوەڕۆ لە کارە هەرە لە پێشینەکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بوو. ئەمەش بە ئامانجی باشتر پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان بە هاوڵاتیان لە ساڵانی داهاتووشدا چەند پرۆژەیەکی استراتیجی گرنگ لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت. ئێستا ئێمە لەسەر شەقامێکین کە لە سەروبەندی تەواوبووندایە تا چەند ئەم شەقامە گرنگی خۆی هەیە لە ڕووی استراتیجێتەوە و چه هەوڵێک درراوە شەقامی زیاتر لەم شێوەیە دروست بکرێت. شەقام و ڕێگاوبان وەکو بابەتێک بۆ هەر وڵاتێک کە ژێرخانە لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا بایەخێکی زۆر بە بابەتی ژێرخاندراوە لە هەموو سێکتەرەکان. بۆیەش کارکردن لەسەر تەواوکردنی پرۆژە تەواو نەکراوەکان و پرۆژەی تازەی بە تایبەتی ڕێگاوبان یەکێک بووە لە ئەرکو لە پێشینەکانی کارەکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار. ئەو پرۆژەیە ئێستا یەکێک بووە لەو پرۆژانە و کە نزیکەی 90 تا 92 کارەکانی ئێستا تەواو بووە. هیوادارین لە چەند هەفتەی ئایندا هەموو ڕێژەی کارکردنی تێدا تەواو ببێت و هاوڵاتیانی خۆشەویست بتوانن بەکاری بێنن و بە تاکید کاریگەری زۆر باشی دەبی لەسەر پێکەوە بەستانەوەی شارەکانی هەرێمی کوردستان. تەواوکردنی پرۆژەیەکی لەو شێوەیە لەم ساڵدا مەسەلەن چی دەگەێنێت؟ ئەمە وا دەگەێنێ مەسەلەن وەزارەتەکان ئەو کاتێک کە راپۆرتەکانی خۆیان پێشکەش بە ئەنجومەنی وەزیران کرد تەواو کار لەسەر ئەو راپۆرتانە دەکەن بە بەردامی. ئەوە ئیسراری حکوومەتی هەرێمی کوردستان پیشان دەدات لە جێبەجێکردنی پرۆژەکانی کە خزمەتی هاوڵاتیان دەکات. هەر بارودۆخێکی نەخوازرا و هەر قەیرانێک پەتای کۆرۆنا و زۆر بابەتی نەخوازراوی دیکە کە بەرۆکی هاوڵاتیان و ئەو لەمپەرانەی دەهاتنە پێشی حکوومەتی هەرێمی کوردستان هیچی وای نەکرد کە حکوومەتی هەرێمی کوردستان سار ببیتەوە لەوەی لەو بەڵێنانەی کە بە خەڵکی هەرێمی کوردستانی دابوو بە خەڵکی کوردستانی دابوو. بۆیە زۆر بە ئیسرارەوە زۆر بە جدیەتەوە هەموو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کاریان لەسەر ئەو پرۆژانە کرد کە لە خزمەتی خەڵکدایە و بۆ ئایندەی شار و شارسازی گرنگە. لە ڕووی وەزارەتەکەی خۆتانەوە تا چەند پاڵپشتیەکەن کە کۆمپانیا ناوخۆیەکان زیاتر ئەم کارانە ئەنجام بدەن؟ ئەوە هەڕوئیای حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی خودی جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی ئەوەیە کە بواری زیاتر بۆ کەرتی تایبەتی ناوخۆیی بڕەخسێت بۆ ئەوەی بتوانن کارەکانیان جێبەجێ بکەن. لەوە لە چەند لایەنێکەوە سوود دەگەیەنی. یەکەمیان شارەزایی و زیرەکی ئەندازیار و هونەریەکانی کوردستان پیشان دەدات کە دەتوانن بە کوالیتێکی بەرز پرۆژەی گەورە ئەنجام بدەن و ئەو شارەزاییە وە دەکا بەردەوام بی و لە بگوازرێتەوە لە بۆ خەڵکی دی و هەموو سێکتەرەکان بگرێتەوە و لەلایەنی ئابووریشەوە بە هەمان شێوە گرنگە کەوا دەکات سوڕانەوەی پارە لە جیاتی لە ڕێگەی کۆمپانیای بیانیەوە بۆ دەرەوەی وڵات بچین لە ڕێگەی کۆمپانیا تایبەتە ناوخۆییەکانەوە هەر لە هەرێمی کوردستان بسوڕێتەوە. کاکساسان ئەگەر باسی پارێزگاکانی تری هەرێمی کوردستان بکەین وەکو وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار چه هەوڵێکتانداوە شەقامی لەو شێوەیە یاخود ڕێگاوبانەکان باشتر بکرێت؟ هەوڵەکان چیانی بە هەمان شێوەی شەقامی 150 مەتری لە هەولێری پایتەخت؟ تەصنیفی شەقامەکان بەپێی ئەو ئەجەندایی لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار هەمانە پرۆژەی استراتیژیە، پرۆژەی مامناوەندە و پرۆژە بچووکەکانن. ئەوەی لە مستەوای ئەو شەقامە کە دەچیتەخانەی پرۆژەی استراتیژیەوە چەند مانجێک پێش ئێستا لە شاری سلەیمانی بەردی بناغەی پرۆژەی شەقامی 100 مەتری شاڕی بابان بە حزوری جەنابی سەرۆکی حکوومەت دانرا و ئێستا ئیشکردن لە قۆناغە سەرەتاییەکانی دەستی پێکردووە و باش بەڕێوە دەچێت. لە دهۆک بە هەمان شێوە پرۆژەی شەقامی بارزان ئێستا لە قۆناغەکانی تەواوبووندایە. لە هەولێر ئەوە
لا چەند هەفتەی ئایندا پرۆژەی 150 متری تەواو دەبێت لە بۆ شاری قەڵاتزێ پرۆژەی شەقامی 6 متری لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران موافقەی لەسەرکرا ئەویش ئینشاڵڵا لە ساڵی تازە دەچیتە بواری جێبەجێکردنەوە. شەقامی 150 متری یەکێکە لە پرۆژە استراتیجیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. کۆی درێژی شەقامەکە 7 کیلۆمەترە. شەقامەکە لە قۆناغی یەکەمیدا بە درێژایی 10 کیلۆمەتر تەواو بووە. ماوەی کارکردن لە پرۆژەکەدا 800 ڕۆژە. لە دوو شەقامی سەرەکی پێک دێ بە پانی 20 متر بۆ هەر ئاراستەیەک. کۆی کارکردن لە پرۆژەکەدا 65 کیلۆمەترە. 1600 ستونی کارەبای تێدایە. پرۆژەکە 2000 هەلی کاری ڕەخساندووە، واتە 10,000 خێزان کار و گوزەرانیان لەسەر ئەم پرۆژەیە. کۆی تێچووی گوژمەی قۆناغی یەکەمی پرۆژەکە 131 میلیۆن دۆلارە. پرۆژەکە 14 پرد و 8 ژێرپردی تێدایە. 3 لەو پردانە بۆ پەڕینەوەی هاوڵاتیانە. ئەم شەقامە استراتیجیە پارێزگای هەولێر سلەیمانی، پارێزگای هەولێر دهۆک بە یەکەوە دەبەستێتەوە، واتە دەواازە سنووریەکانی نێوان وڵاتانی تورکیا و ئێران بە هەرێمی کوردستان دەبەستێتەوە و جوڵە بازرگانیەکان لە هەرێمی کوردستان دەباتە قۆناغێکی نوێوە. شەقامی 150 متری تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان بە یەکەوە دەبەستێتەوە و مەودایەکی درێژخایانیش کورد دەکاتەوە. جەنجاڵێکی نێو شەقامەکانی هەولێری پایتەخت بە ڕێژەیەکی بەرچاو کەم دەگاتەوە. جگەلەوەی شەقامێکی خێرایە ڕووداوەکانی هاتوچۆش کەم دەکاتەوە. لە شەقامەکەدا تەواوی هێما و هێڵکاریەکانی هاتوچۆ دانراوە. ئەمەش یاریدەدەرێکی باش دەبێت بۆ شۆفێران. لە ڕووی پێشکەوتوویەوە شەقامی لەو شێوەیە هەیە لە هەرێمی کوردستاندا؟ شەقامی هاوشێوەی 150 متری نەک لە هەرێمی کوردستان لە هەموو عێراقیش نییە. دەتوانم بڵێم لەوانەیە لە خۆرهڵاتی ناوەڕاستیش لە وڵاتانی دەوروبەریشمان بەو شێوە نیە. ڕاستە شەقامی ئۆتۆبان هەیە، شەقامی خێرا هەیە، بەڵام شەقامی ئۆتۆبانی بازنەی ئەوە تەجروبەیەکە لە هەموو وڵاتانیشتانەکە نەشکراوە. تەنانەت دەتوانم بڵێم لە چەند وڵاتێکی پێشکەوتوو کراوە. ئێمە تەجروبەی پێشترمان هەیە 120 متری شەقامێکی خێرای بازنەیی بوو کە وای کرد هەولێر ئەو پایتەختەی وەکو گوندێک لێ کرد. تۆ ئێستا بە ماوەی 22 خولەک دەتوانانی دەورەیەکی کامل لە دەورەی هەولێر بخولێیتەوە. کاتێک کە 150 متریش تاوا دەبێتن ئەو کاتە نەک تەنها بڵین هەولێر ناوشاری هەولێر، بەڵکو دەتوانی فەڕێکی کامل لە دەوروبەری هەولێر بە هەموو ملحقاتیەوە بە قەزا و ناحیەکانی شەوە لێ بدەیت لە ماوەی نزیک لە 40 خولەک. چونکە درێژی ئەو شەقامە 72 کیلۆمەترە بەپێی ئەو دیزانێک کە بۆی کراوە. کاتێک کە تاوا دەبێت یعنی ئەگە بە خێرایی شەقامەکە بڕۆیت کە 110 کیلۆمەترە دیاری کراوە واتە لە نزیکەی 40 خولەکیان 40 خولەک و زیاتر یەک فەڕێ کامل بە دەورەی هەولێر دەسۆڕێتەوە. باشە. ئەگە پرسیاریەوە لە بەرەستام کەم لە ڕووی دیزاینەوە بە تایبەتی هێماکانی هاتوچۆ تا چەنە لەم شەقامەدا پەیڕەوی هێماکانی هاتوچۆ کراوە بۆ ئەوی مەسەن هۆشیاری زیاتر بداتە شۆفێران؟ طبعا ئەو شەقامە بەڕاستی لە دروستکردنیەوە چ لە دیزاینەکەیەوە چ لەو ماوەدەکە تێدا بەکاراتەوە چ لە قیڕەکەی کە بۆ شەقامە کراوە چ لە هێلکارێکی و چ لە هێماکانی هاتوچۆ دەتوانم بڵێم نەک لە ستانداردی جیهانیە سەر و ستانداردیشە. چونکە هەندێک شتێک کە تازە لە وڵاتە پێشکەوتەکان بەکارهاتووە لەو شەقامە بەکارهاتوە بە تایبەتی لە قیڕەکەی کە زۆرێک لە مادەی تێکەڵ کراوە کە ئاو ڕناگرێتن. یعنی ئەو قیڕێکە و شەقامی 150 پێکراوە زۆر پێشکەوتوترە لەوەی کە 120 متریشی پێکراوە. بێزگەلەوەی هێماکانی هاتوچۆ بەڕاستی بە ستانداردێکی زۆر پێشکەوتوانە دروستکراوە. هەرچەندە تەبعەکەی هی خۆمانە لە وڵاتی خۆمان کراوە یەکەمین جارشتیا بکرێت چکەوەی لە 120 متری کردمان لە وڵاتی پورتوغال هاتبوو، بەڵامەوەی ئێستامان لە شاری هەولێر دروستکراوە لە هەرێمی کوردستان دروستکراوە و هیچ کێشەیەکی نییە. لە ڕووی هێماکانەوە دەتوانم بڵێم ئەوەی پێویستە لەو شەقامە هەبێتن هەمووی دابین کراوە. بێجگەلەوە ئەو هێلکاریەکە کراوە هێلکاری شەقامەکان یعنی 120 متریش دەتوانم بڵێم هێلکاریە بارزەکە نیە، سبوغی حراری نییە. ئەوەی کە هەمان ئەو جارە بەکارمان هێناوە
سبوغی حراریەکە چەند ملیمەترێک لە ڕووی شقامەکەەوە بەرزە یعنی ئەو هێلکاریە بێزگەلەوەی کە ڕێڕەوەکە بە شوفێران نیشاندات لە هەمان کاتدا ئاگادارکەرەوەشە چونکە کاتێک کە شوفێر بە تای ئۆتۆمبیلەکەی سەری دەکەوێتن زۆرە دەنجێک دەردەکاتن شوفێر ئاگادار دەکاتەوە کە لە شقام خەریکە یاخود لە ڕێڕەوەکەی خۆی دەردەچێتن بۆیە دەگەڕێتەوە سەر ڕێگە بوونی شقامی لەم شێوەیە لە پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان تا چەند هاوکاری و یاریدەدەری بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆ دەبێت لە هەرێمی کوردستاندا بزانە هەر شارێک کە بتەوێ جوڵەی ترافیکی بێکێشە بکەی دەبێت شقامی خێرا دروست بکەیت شقامی خێرای بازنەیش نەک شقامی خێرای ڕاستە و ڕاست خۆستا بەغدای پایتەخت چەند شقامێکی خێرای ڕاستە و ڕاستەیە بەڵام کێشەی هاتوچیان هەیە بە بەردەوامی بەڵام کاتێک کە شقامی بازنەی دروست دەکەی تا ڕادەیەکی یەکجار زۆر تۆ کێشەکان لە کۆڵ خۆت دەکەیەوە لە بۆ مەسافەیەکی دوور یعنی ئەوەی کە ئێستا لێرە کراوە ئەوە نیە بڵێ لە بۆ ساڵێک و 2 ساڵ خۆ 150 متری کاتێک کە تەواو دەبێت دەتوانین بڵین لە بۆ چەندی ساڵی تر کێشەی هاتوچۆ لە شاری هەولێر نامێنێتن بۆیە حوشەوە ئەوانە دروست کردیان بەڕاستی لە شارەکانی ترش ئێمە زۆر بە ضرور دەزانین لە بۆ ئەوەی کێشەی هاتوچۆ هەم لە بۆ هاوڵاتیەکان بێتەوە هەم لە بۆ ڕووی ڕێخستنی هاتوچۆشەوە ئاسانکارتر دەبێت. شەقامی 150 متری سیستەمی ئاوەڕۆ و ئاوی باران بە درێژایی 6,000 متر 9,000 متر ئاوبەری سندوقی بە پانی 3 متر بۆ دانراوە 450,000 تۆن قیری تێدا بەکار هاتووە قیری شەقامەکە 3 چینە تێگڕای ئەستوری 30 سانتیمە پەرژینی خۆپاراستن 50 کیلۆمەتر 500,000 تۆن کۆنکرێتی تێدا بەکار هاتووە 2,000 تۆن شیشی تێدا بەکار هاتووە 6,000 چینی تێکەڵەی تێدا بەکار هاتووە 480 ئامێر بە بەرداوامی کاری تێدا کردووە. دروستکردنی شەقامی لەو شێوەیە جوڵە بازرگانیەکان لە هەرێمی کوردستان زیاد دەکا و ئاسانکاری تەواو بۆ بازرگانەکان دەکات بەو پێی هەرێمی کوردستان 185 کاڵا و بەرهەمەکانی لە ڕێگای وشکانیەوە هاوردە دەکات بوونی ڕێگای لەو شێوەیەش جوڵە بازرگانیەکان زیاد دەکات. چەندین دەواازەمان هەیە لەگەر وڵاتانی تورکیا و لەگە وڵاتی تورکیا و ئێران چەندین دەواازەمان هەیە و گرنگترین لەو دەواازانەی کە هەشە لەگەر وڵاتی تورکیا دەواازەی ئیبراهیم خەلیلە دەواازەکانی دیکەش لەگەر ئێران هەمانە کە پەروێزخان و باشماغ و ئاجۆمەران کەوانە دەواازەی فەرمینە و دەواازەی نافەرمیشمان هەیە هەروەکو دیارە لە داتای هاوردەکردنی کاڵا و لە بازرگانیدا زۆرترین کاڵایەکانمان لە ڕێگەی وشکانیەوە دێ ڕاستە ئێمە دوو فڕۆکەخانەشمان هەیە فڕۆکەخانەی سلێمانی و هەولێر کە کاڵای لێوە هاوردە دەکرێت بەڵام بەو ئاستە نییە لە ڕاستیدا ئێمە زیاترین کاڵایەکانی کە دێتن لە ڕێگای وشکانیەوەیە و دەبێت ئەوەش باز بکەم کە ئەو کاڵایانەی کە دێ بۆیە ڕێگاوبان بۆ ئێمە گرنگجێکی تایبەتی هەیە ئەو کاڵانەی کە دێتە هەرێمی کوردستان یا خودە و بازرگانیە کە لە هەرێمی کوردستاندا دەکرێت دەتوانم بڵێم داتایەکێ لە ساڵی 2014 کە 123 لە بۆ پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستانە ئەوەی تر هەمووی بۆ شارەکانی باشووری عێراقا بۆیە گرنگجیدان بە ڕێگاوبانەکان بۆ گواستنەوەی ئەو کاڵایانە بۆی کوردستان وەکو بەش سنتەرێکی ترانزیتی بمێنێتەوە بۆ عێراق گرنگجیدان بە ڕێگاوبان و گواستنەوەی کاڵا زۆر پێویستە و گومانم لە وەژدانیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەرچی بەو مۆزوع بەو بابەتە کردووە ئەو تا ڕێگاوبانەکان واپەرە پێدەدا و هیوادارین زیاتریش پەرەی پێبدا بۆکردنەوە ڕێگاوبانی تازەتر و زیاتر بۆ ئەوەی ئەو بازرگانی کە هەیە زیاتر بەرەو پێش بچێ و گومانم لەوەی دانیە کە لە نیوەی 2021 یاخود درەنگتر کاریگەری ئەو پرۆژە استراتیزیانە لەسەر جوولەی بازرگانی بە تایبەتی و لەسەر ئابووری هەرێمی کوردستان ڕنگدانەوەی دەبێت چون بە تاکید لە داهاتوودا ئەو شەقامانە چێ شەقامی 120 150 متری چ ئەو ڕێگای بینی دهۆک و کەرکک کە بەڕاستی تایبەتێکی ببوورە دهۆک و هەولێر کە کاریگەری تایبەتی خۆی دەبێت لە ڕووی بازرگانیەوە بۆ پێیکە بە سنووری ئیبراهیم خەلیل دەمان بەستێتەوە بۆ هاتوچۆی بازرگانی و گواستنەوەی کاڵا دەورێکی یەکجار گرنگجی دەبێتن و شەقامی 150 متریش بەڕاستی جگە لە شەقامە جوانی و سەرنجڕاکێشەکەی کە بۆ شاری هەولێر دەیبێت لە ڕووی بازرگانیەوە شەوە دڵنیام کە لە داهاتوێکی نزیکدا ڕنگدانەوەی لەسەر جوولەی بازرگانی و کە ئابووری هەرێمی کوردستانیش بە تایبەتی دەبێت بە تایبەتی کەەوە لەوەی پێشتر باسم کرد ئێمە وەکو سنتەرێکی بازرگانی دێنە بەر
چاو لە بۆ حکوومەتی لە بۆ شارەکانی باشووری عێراق کە کاڵای پێدا بگوازینەوە. شەقامی 150 متری لە شەقامەکەدا 150,000 متر سێجا کاری بڕینی تێدا کراوە. 300,000 متر سێجا کاری پڕکردنەوەی بۆ کراوە. 65,000 تۆن بەردیشکاوی تێدا بەکار هاتووە. شەقامەکە 5 ڕێڕەوی تێدایە بۆ هەر ئاراستەیەک، یەکێک لە ڕێڕەوەکان بۆ فریاگوزاری بەکاردێت. شەقامەکە لە 2 ئینتەرچێنجی گەورە پێگاتووە، ئەوانیش چوارڕیانی هەولێر پیرمام، ئەوەی دیکەشیان چوارڕیانی هەولێر بە حرکە. بەکردنەوەی شەقامەکە جەنجاڵێکی زۆر لە شەقامەکانی هەولێر کەم دەکاتەوە. کاگە میرەگەر باسی ئینتەرچێنجەکان بکەین، چەند ئینتەرچێنجی تێدا ئەم قۆناغی یەکەمی شەقامی 150 متری؟ بەڵێ ئەو بەشێ شەقامی 150 متری 14 پرد و 8 ژێرپردی تێدایە، 3 پردیان بۆ پەڕینەوەی هاوڵاتیانە و ئەوانی تر بۆ ئۆتۆمبیلە. 2 ئینتەرچێنجی گەورەی تێدایە، یەکیان ئینتەرچێنجی ڕێگای هەولێر پیرمام و ئەوی تریان ئینتەرچێنجی ڕێگای بەحرکە. طبعاً ئەوەی ڕێگای هەولێر پیرمام لە جۆری تۆربای ئینتەرچێنجە کە یعنی بۆ یەکەم جارە بەکاردێ و ئەوەش جیاوازیەکەی ئەوەیە کە ئۆتۆمبیل دەتوانی بە خێرایەکی خێراتر لە بسوڕێتەوە پێچ بکاتەوە و ڕەچاوی ئەوە کراوەکە بەردەوامی هاتوچۆ لەسەر هەموو شەقامە سەرەکی و شەقامە یەکتر بڕەکان لەگەڵی بە بێوەستان بەردەوام بێت. کاک میر ئەگەر باسی ئەم پرۆژەیە بکەین، ئەم پرۆژەیە قۆناغی یەکەمی بە گوژمەی چەند تەواو کراوە، تێچوەکەی چەند بووە، لەسەر بە قەرزی درێژخایان کراوە، پرۆژەکە چۆن ئەنجام درراوە؟ ئەو بەشەی شەقامەکە گوژمەکەی بە گوێرەی دەرخستەی بنەڕەت 131 میلیۆنە، بەڵام دەبێ ئاماژە بەوە بکەم کە ئەو گوژمەیە بەڕاستی لە دەرخستەی بنەڕەت حسابی زۆرشت نەکراوە، و گوژمەیە زۆر لەوە زیاتر دەبێت لەبەرەوەی پرۆژەکە حسابی عمری تەسمیمی بۆ ماوەی 5 ساڵ کرابوو. ئێستا لە دیزایانی ئێمە بۆ ماوەی 20 ساڵ دیزایانی پرۆژەکە کراوە. ئێستا تەواوبوونی ئەم شەقامە کەیە، چ کارێکی ماوە، کاری وردەکاریەکان، یعنی ئەوەی کە لە شەقامەکەیە بینین چۆنڵی شتە گەورەکانی تەواو بووە، ئیشە سەرەکیەکانی تەواو بووە. ئێمە ماوەی پرۆژەکە 1250 ڕۆژ بوو، بەڵام بەگوێرە پلانی خۆمان پلانمانداڕش کە کۆتایی ئەو ساڵ واتە بە ماوەی 800 ڕۆژ پرۆژەکە تەواو بکەین و ئێستا دەبین پرۆژەکە لە دوا قۆناغەکانی کارکردنە. بڕیاروا بوو کە کۆتایی ئەم ساڵ پرۆژەکە بکرێتەوە، بەڵام دوای سەری ساڵ بە چەند ڕۆژێک لەوانەیە دوای 10 تا 15 ڕۆژ هەندێک کاری وردەکارەی مایە، ئەوش لەبەر بارودۆخی کەش و هەوا تۆزە دواکەوتین، واتە دوای سەری ساڵ پرۆژەکە تەواو دەکرێت بۆکردنەوە. شەقامی 150 متری دووەهەمین شاڕێی بازنەیە لە هەولێری پایتەخت. ئەم شەقامە یەکێکە لە پرۆژە استراتیجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. شەقامەکە مەودایەکی درێژخایان بۆ شۆفێران و ڕێبواران کەم دەکاتەوە. هەروەها جوڵە بازرگانیەکان لە هەرێمی کوردستان دەباتە قۆناغێکی نوێوە. ئامانجی حکوومەتی هەرێمی کوردستانە گرنگی زیاتر بە پرۆژەی لەم شێوەیە بدا، ئەمەش بە ئامانجی دەوکردنی زیاتری ژێرخانی ئابووری وڵات و گرنگیدانی زیاتر بە پرۆژە خزمەتگوزاریەکان لە گشت سێکتەرەکاندا. شەقامەکە تەواو ئامادەیە بۆکردنەوە، وا بڕیارە لە سەرەتای ساڵی 2021دا بەڕووی شۆفێراندا بکرێتەوە. بەمەش هەولێری پایتەخت دەبێتە خاوەن شەقامێکی مۆدێرن و خێرای تایبەت لە ناوچەکەدا.